بالحاصلی هوا سره حتی من همو حماس نکر من نبرده یعنی شهادت عبالة أبين ثاني وصل وقت شخص ثاني جواتي كأم بكرندس أي وقت بروجايك يعني يرو بروجاي نتوى ديمقراطيك إيرش كي الهندري فيها ده شخصيات عبالة أبين داد خازن بروجا نتوى ديمقراطيك بالا در بخينن ده كسيات عبالة أبين داد خازن جواك ديمقراطيك لوازو ضعيف بكنا جبر يرو شركي جارێکی دیکە سڵاوتە لە بێ بەڕێزان ڕۆماڵی ڕادیۆی دەنگی گەل بۆ کۆمەڵکوژی پاریس بەردەوامە بێ لەگەڵمان بمێنەوە تاوکونێ کۆتایی ئەم بەرنامەیەش بابزانێکی دوا زانیاریەکان لە پاریسەوە چیە و هاوکات لە هەر ئەم ڕۆژدا لە چوارچێوەی چالەکیەکان بۆ ئازادی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان لە شاری سلێمانیش ژمارەیەکی زۆر لە ڕۆشنبیر و کەسایەتی لایەنە سیاسیەکان چالەکێکیان ڕێخسووە تاوکاتەی ڕۆژنامەوان شۆخە میرزا لەسەر هێڵی تەلەفۆنە ڕاستەوخۆ لەگەڵمانە دۆ زانیاریمان دەداتە لەسەر و چالەکەی کە بەڕێوە دەچێت شۆخە سڵاوت لەبێ کاتت باش پێمان بڵێ و چالەکەی کە ئەمڕۆ بۆ ئازادی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بەڕێوە دەچێت کێڕێکی خستووە تاکوێ دەچن ئامانجیان چێت لە چالەکێکە بەڵێ سڵاو ڕێز سڵاو بۆ بیسەرانی دەنگی گەل ئەمڕۆ لە ئێستادا ڕێپێوانەکە دەستی پێکردووە لەژێر لە چوارچێوەی ئەو چالاکیانەی کە بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان کە لە سەرناونیشانەی ئازادی بۆ ئۆجەلان و چارەسەری بۆ پرسی کورد ئەمڕۆ لە سلێمانیش ڕێپێوانێک بەڕێوە دەچێت ڕێپێوانەکە لەلایەن ئازادی خوازان و هەروە نوێنەری لایەنە سیاسیەکان بۆ ئەو کەسانەی کە باوەڕیان بە ئازادی ڕێبەراپۆ هەیە و هەروەها باوەڕیان بەو چارەسەریانەی ئەو هەیە کە بۆ پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هەروەها بەرامبەر پرسی کورد هەیەتی لەو چوارچێوەیەدا ئەو ڕێپێوانە بەڕێوە دەچێت کە لە شەقامی سالم بەڕێوە دەچێت و بڕیارە کە بەڕێوە ڕۆشنێک بەڕێوە بچێت بەڵام شوێنەکە لە ئێستادا دیاری نەکراوە بەڕێوە ڕۆشنەکە هەتاکوێیە ئەوەندەی ئێمە زانیاریمان هەبێ لە جادەی سالم یا خوشەقامی سالم کە بە سەهۆڵەکە ناسراوە لەوێ بەڕێوە دەچێت باشە کەنەوە کەسانی کە بەشدار بوون بەپێی ئەو وێنانی کە دێتە سەر شاشەی سێر تیڤیش پێم وایە ئەمڕۆ لە شاری سلێمانیش بۆی خراپی کەشوهەوەەوە ڕێگر نەبووە لەوەی کە ڕێپێوانە بەردەوام بێ و ژمارەیەکی باشیش بەشداری کردووە بەڵێ بێگومان پرسی ئازادی بۆ ڕێبەراپۆ پرسێکە کە ئێستا لە هەموو جیهاندا کاری لەسەر دەکرێت تەنها کوردکار لەسەر و بابەتە ناکات لەسەر ئازادی ڕێبەراپۆ ناکات هەموو کەسانی ئازادی خواز هەموو کەسانی کە باوەڕیان بە ژیانێکی ئازادی و دیموکراسی هەیە لەسەر پرسی ڕێبەراپۆ هاتوونە دەنگ و لە جیهانداش کە لە 75 وڵات لە ئێستادا داوای ئازادی بۆ ڕێبەراپۆ دەکرێت و لە ڕابردووشدا چەندەها چالاکی بەڕێوە چووە ئەم چالاکیش کە لە باشووری کوردستان دەکرێت هەرچەندە چەند جارێک ڕێگری دێتە پێشەوە لە بەرامبەرەوەی کە چالاکیەکان نەکرێ بەڵام ئازادی خوازان و هەروەها وەکو وتم ئەوانەی باوەڕیان بە چارەسەرەکانی ڕێبەراپۆ هەیە و هەروەها وەکو سەرکردەیەکی کورد وەکو سەرکردەیەکی ئازادی خواز لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باوەڕیان بە ئازادی ڕێبەراپۆ هەیە یعنی پێداگری دەکەن لەسەرەوەی کە چالاکیەکان بەردەوام بکەن ئەمڕۆ سەرڕای کە کەشوهەوا لە باشووری کوردستان و بە تایبەتیش لە سلێمانی جەوێکی باراناوی بوو بەڵام تەکەس کرایەوە لەسەرەوەی کە دەبێت چالاکیەکە بەڕێوە بچێ و لە ئێستادا چالاکیەکە لەدار خراوە و بڕیارەکە ئەم چالاکیانە بەردەوامیان هەبێ هەتاوەی کە بەباشی کار لەسەرەوە بکرێت کە ئازادی بۆ ڕێبەراپۆ فراهم بکرێت. شۆخە میرزا ڕۆژنامەوان سوپاس بۆ زانیاریەکانت ڕاستەخۆ دەچینە پاریس لەوێ بە هەمان شێوە ڕێپێوانی ئازادی خوازان و ژنانی کورد چین و توێژەکان بەڕێوە دەچێ بە وێنەی هەر سێ شەیدی کۆمەڵکوژی دووەمی پاریس ئەڤین گۆیی و میرپەروەر و شەهیدانی دیکە لە پاریسدا بەڕێوە دەچێ بەشێکی کورد لە دەنگەکانیتان بۆ گوێزینەوەنە. Il conduit des TGV, il fait des concours internationaux des jeux de société. Donc pour quelqu'un qui est un petit peu bébête et déficient
بەڵێ بەڕێزانەوەی کە گوێبیستین بەردەوانی ئازادی خوازانی کوردە لە پاریس کە ژمارەی زۆر لە چین و توێژەکان بەشدارن پەیامیان بە زمانی فەڕەنسیە داوات دەکەن کە دۆسیەی شەیدانی پاریس یەکلایی بکرێتەوانێ وەکو ئاماژەم پێدا ژمارەی زۆر لە کوردان لە سەرجەم چین و توێژەکانەوانێ ئەمڕۆ بەشدارە بن هەر بە بۆنەی ساڵیادی دووەمی کۆمەڵکوژی پاریزی شەوانێ کۆمەڵێکی زۆر لە پەیام هاتبوو بەوەی کە ئەم ڕۆژە ئیدانە دەکەنێکی لەوانە کۆمەڵی بنەماڵی شەیدان و بێسەر شوێنکراوانی کۆماوە کە بە بۆنەی ساڵیادی دووەم کۆمەڵکوژی پاریس بانانیشانی خاوەنداری لە شەیدانکەین لە پرسینەوە لە بەکوژانکەین بڵاو کرا بۆوانێ ئەوان داوایان کردبوو کە ئەمڕۆ بەدەم ئەم بانگەوازیەوە بچن وەکو گوێبیستین بە دروشمی شەهید نامرێ ڕێپێوانەکە تاوەکو ئێستا بەردەوام دەبێ هەر لەبارەی شەهید ئەڤینگۆی شەوانێت دۆسیەکی تایبەتمان ئامادەیە لەسەر کار و خەباتی لە سەر ئەو خەباتانی کە پیای تێپەڕیوە پێکەوە گوێبیستیم ڕاپۆرتا بین. شهید اوین بر هر چهار پارچه کردستان دا شهید کرد. لەسەرم خاکە و بە تایبەت لەسەر خاکی بۆتان بە هەزاران کچ و کۆڕ نیشتیمانیان بە خوێنی خۆیان نەخشان نەک ئەڤینێک بەڵکو بە هەزاران ئەڤین بوون بە ئەڤینداری خاک و وڵاتەکەی خۆیان و بۆ ئازادی وڵاتەکان بەڵێنی بەرخۆدان و تێکۆشانیاندا هەواڵەڤینی شێکێکە لە ژنە بەرخۆدێرەکانی تێکۆشانی ئازادی کە لەسەر بنەمای جوانەکانی بۆتان گەورە بووە. ئەڤینکاران ناسراو بە ئەڤینگۆی ساڵی 1974 لە گوندی هیلالی سەبار بە ناوچەی قالبان لە پارێزگای شرناخ لەدایی بووە. ئەو وەک زۆر گەنجی دیکە بە پێشەنگایەتی فەرمانداری ئەفسوناوی کوردان ماسم خوڕکماس کاریگەر بووە ئەوەش دەبێتە سەرەتای ژیانێکی نوێ بۆ ئەو. ئەڤین لە تەمەنێکی بچووکی منداڵیدا بە ڕووبەڕووی زوڵمی دەوڵەتی تووڕی دەبێتەوە و گوندەکان لەلایەن دەوڵەتەوە دەسووتێنرێت و دەکەوێتە ژێر ئەشکەنجە و زەختی زۆرەوە. دوای ئەو زوڵمە لە گوندەکەت دەکرێت بۆ ئازادی گەلەکەی دەست بە تێکۆشانی نوێ دەکا هەر بۆیە لە دوای خوێندنی قۆناغی ناوەندی لە ساڵی 1990دا بڕیاری بەشداربوون دەدا لە ناوڕیزەکانی تێکۆشاندا لە دوای ئەوەش هێرشی دوژمن لەسەر خێزانەکەی زیاتر دەبێت. هەواڵ ئەڤین ئەو باوەڕ هێز و ئیرادەی ژنانی بۆتان کە لە ناویدا گەورە بووە لە ناو تێکۆشانی ئازادی کوردستاندا بەرجەستە کرد و خۆی گەیاندە لووتکەی هێزی ژنی کورد هەستی ئازادی لە ناو ژنانی تێکۆشەردا بڵاو کردەوە بوو بە یەکێک لە ژنانی پێشەنگی تێکۆشانی ئازادی کوردستان. ئەڤینگۆی ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بوو بە کللتوری بۆتان گەورە بوو ژنێکی خاوەن تێگەشتێکی وڵات پارێزی و ئازاد و پێشەنگ بوو ساڵانێک لە سووریا لەگەڵ ڕێبەر ئۆجەلان نزیک بوو بۆ ماوەیەکی زۆر پەروەردەی ڕێبەر ئۆجەلانی بینیوە هەموو ژیانی خۆی فیدای تێکۆشانی ئازادی کردووە. ئەو لە ڕیزی ژنانی تێکۆشەری وەکو ساکینە جانسس ڕۆژبین و ڕووناهیدا کاری کردووە لە کاتی شەیدبوونی ئەو سێ ژنە چالاکوانەدا سەرپەرشتی ناڕزایەتیەکانی شەرمزارکردنی ئەو کۆمەڵکوژەی کردووە. ئەو لە هەموو گوند و دەشت و چیاکانی کوردستان لە بۆتان زاگرۆز لە دژی دەوڵەتی فاشستی تورک شەڕی کردووە لە چیای هەرەکۆل هەتا ڕەقە و لەوێ تا شنگال هەتا پاریسی پایتەختی فەڕەنسا بۆ ئازادی گەلی کورد تێکۆشاوە بە درێژایی 34 ساڵ خەباتی خۆی لەسەر هێڵی ژنێکی ئازاد و کوردستانێکی ئازاد ئەنجامدا. لە قامیشلۆ لە هێرشێکی چەتەکانی داعش بریندار دەبێت و بۆ چارەسەری برینەکەی چۆتە فەڕەنسا لەوێ لەگەڵ وەرگرتنی چارەسەردا دووبارە دەست دەکاتەوە بە خەبات و بەردەوام هەوڵی یەکگرتن و یەخستنی گەلی کوردەدا بەڵام لە 23 کانونی یەکەمدا و لە کاتی ئامادەکاری بۆ دێمی ساڵیادی کۆمەڵکوژی پاریس لە ساڵی 2013دا لە بەردەم ناوەندی کللتوری هونەری ئەحمەدکایە لە فەڕەنسا لەگەڵ دوو هەواڵی دیکەدا لەلایەن کەسێکی چەکدارەوە کە پلانەکەی لەلایەن دەوڵەتی فاشستی تورکەوە داڕێژرا بوو شەهید بوو. لە هەموو پرۆسەکانی شۆڕشی ئازادی کورد و کوردستاندا ژنانی پێشەن کە دایانوێت بە دوای ڕاستیەکانی ژیانی ژناندا بگەڕێن لە هەموو قۆناغێکدا دەکرێن بە ئاماج لەسەرم بنەمایش پلانگەری پاریس کە لە ساڵی 2013 و 2022 ئەنجامدرا بەڵام هێزی ژنانی تێکۆشەر لە دژی هەموو پلانێک کە ئامانجیان لەناوبردنی هێزی ژنە پوچەڵ کرایەوە. یەکی ژێ تێکۆشەرن گەلێ خوا 34 ساڵ ژیانێکی تەجریبی تێکۆشین و نونەرێکی هەم نونەرە گەلێ کورد هەم نونەرە تەبگەرە ئازادیە ژنە کورد هەڤال ئەڤین گوێ
لنابند چند هنر احمد خایل فرانسه لکولان هری بالکش و هری که پاریس قاشو کمکوچه کی نجات پرستی به پراکری زندان درد کبه ده درباز دوبه ده بن کامیرا و بن همو چاردیریا سیستم دەچینە لای غەزال مامەدۆف ئەندامی تەژەکەی ئەوروپا باوەڕەکەم پەیوەندیەکەی ئەو کارانم ئاماژە بۆ دەکەن کە داخرابێتەوە تا و کاتی جارێکی دیکە پەیوەندیەکەمان بۆ دەگرنەوانێت دەمەوێت هەندێک لە زانیاریەکانتان بۆ ئەپدەیت بکەینەوە کە ئەمڕۆ لە پاریسدا ژمارەیەکی زۆر لە کوردان و ئازادی خوازان بە پێدەڕۆن بە هەڵگرتنی وێنەی شەهیدانی کۆمەڵکوژیەکەی پاریس کە ئەمڕۆ ساڵێک تێپەڕە بێ بە سەر کۆمەڵکوژی دۆمی پاریسدا کە لەلایەن کەسێکەوە کە بە پلانی دەوڵەتی تورکی داگیرکار بە 23 کانونیەکەم لە پاریس ئەڤینگۆیی و دوو هاوڕێی دیکەش بە ئامانجگیران و شەهید کران کە جەدەکەی ئەوروپا لە بەیاننامەیەکیشدا دوێنێ ڕایگەاندووە لە بەرەوەی کۆمەڵکوژەکەی پاریس لە نوێی کانونی دووەم 10 ساڵ لەمەوە بێر ڕوون نەکرایەوە دووەم کۆمەڵکوژی پاریسیش لە 23 کانونیەکەمی 2022 ڕوویداوە هەردوو کۆمەڵکوژەکە لەلایەن دەوڵەتی فاشستی تورکەوە ئەنجامدران کە هێزە شارەوەکانی ئەڵمانیا و فەڕەنسا ئاگاداری بوون ئەگەرم تۆڕە بکوش تۆڕە هەواڵگیری و یەکەکانی هەواڵگیری وڵاتانی ئەوروپا لەم مەترسیانە لە بەرچاو بگیرایە کۆمەڵکوژی پاریس لە نوێی کانونی دووەمی 2013 ڕووی نەدەدا واڤاڵان ساکینە جانسس لەیلا شایلمەز و فیدان دۆغان ڕوبەڕووی ئەم کۆمەڵکوژیە درڕندانەیە نەدەبوونەوە ئاماژەی بۆش کرد ئەگەر تاوانباران و بەرپرسانی کۆمەڵکوژی پاریس لە نوێی کانونی دووەمی 2013 شکرا بکرا دووەم کۆمەڵکوژی پاریس لە 23 کانونیەکەمی 2022 ڕووی نەدەدا کە جەدەکە باسی لەوەش کردبوو کرد و کۆمەڵکوژەکە لەلایەن تۆڕە بکوژەکانی دەوڵەتی تورکەوە باگاداری هێزە شاراوەکانی ئەڵمانیا و فەڕەنسا ئەنجام دراوە بۆ بەشداریکردنیش لە ڕێی پێوان و چالاکی و شەرمەزارکردنی کۆمەڵکوژەکاندا دوێنێ بانگەوازیان کردبوو کە ئەمڕۆ هەر بەدەم بانگەوازیەکەەوە هاتوون ژمارەیەکی زۆر لە ئازادی خوازان نەک تەنیا لە پاریس لە ئەوروپا سەرانسەر لە ئوسترالیا لە کەنەدا بە پێشەنگاتی بزوتنەوەی ژدانی کوردی ئەوروپا چالاکێکی زۆر بەرفراوان بە هەماشەوە کوردستانیشمان بیر نەچێکە لەو شانانە مەخمورە کە ئەو کۆمەڵکوژیە شەرمەزار دەکەن و بە ئیرادە و هەڵوێست پیشانەدەن تاوکوونێ دادپەروەری بەدەست بێنن ئەمڕۆ لە بەشی یەکەمی ئاکتوێلی ئەمڕۆی بەشی سۆریانیدا میدیابۆتان ئەندامی تەفگەری ژن لە ئەوروپا باسی لەوە کرد کە پەیامی تەفگەری ژن لە ئەوروپا ئەوە دەبێت کە پێویستە دەوڵەتی فەڕەنسا دۆسەی کۆمەڵکوژەکە بداتە دادگاتەوە کوێ ئەم کەسە یەکلایی بکرێتەوە بەلا ڕێدا نەبرێ و هاوکات هەردوێنێش بێریڤان فراد و تەبێژی جەدەکەی فەڕەنساش بە هەمان شێوە بەوردی باسی لە تەواوی ئەو دۆسەیە کردبوو کە چۆن بەلا ڕێدا براوە لەلایەن دەوڵەتی فەڕەنساوە و وتی وەکو جوواکی دیموکراتی داوامانەوەی کە دەوڵەتی فەڕەنسام دۆسەیەک لای بکات و جارێکی دیکە دەچمەوە لای میوانەکەم غەزال مەمەدۆف ئەندامی تەژەکەی ئەوروپا لەگەڵماندایە سڵاوت لێبێ دەبێت پێمان بڵێ ئێستا لە پاریس چی بەڕێوە دەچێ؟ أول روج باش بري هالشي ورا إنها فرقة بالغة بله ملات بروف كلية شا همو زانن سالك در باز بود في أول ما بشنگا ما هوالا بینگویی قتل کرند در تام ارتاز که پاریسی دا همو شرمزار دکن بقتلامه عین زمان دا امزانن هدف دشمن ما پیشنگ جنی کردن لوم آجه ایرو افگلاج یعنی به ایرو براستیش پر افگلینه هم بری وی قتلامه هم بری او که پر جوشه یعنی همو شرمزار دکن ام دوی جنین کرد ام بونه پیشنگ دنیای پرادیگما قرآنه پرادیگما سروکاتی را جن جیان آزادی سلوغان جن جیان آزادی
هر کسک دقادا دا وی سلوغانه دا ویجه ام دویجن دیساج بر خدا جیانه ام هم بریزم قتلمانه ام حیا داوی حیا دلوکا خونام هیم یعنی ام هنه ام هفن باشە ئەمڕۆ وەکو تۆ چاماژەت پێداژمارێکی زۆر لە گەلی کورد و دۆستانیان لە پاریس بەڕێت دەکەون و دەڵێن حساب دەپرسین دەمەوێ بەداخەوە پێچێ بەڵێ لەسەر خەتە لەگەڵمانە بەڵێ گوێمان لێتە دەمەوێت پێمان بڵێ گەلی کورد ئەمڕۆ حساب لە کێ دەپرسێ و پەیامتان چی دەبێت گەلی کورد ئەمڕۆ پەیامی چێ بێ لە پاریس ام به حسابی دولت فرانسیا پاریس فرانسیا به حسابی هیا از قتلما اشکره نوه دولت فرانسیا به هفکاری خوبا در بسیار به قتلمی نه ام دبین هیا از قتلم اشکره نوه هیا داویم سر پیانه ام دولت فرانسیا بر بسیار دبینن دولت بی قتلیامه را هر قتلیامه هم 11 سال بری سه اولی می پیشنگ هات نقتل کرنه پشتی هر سه اولی می هات نقتل کرنه اولی وینگوی میر پروار و آبی عبدالرحمن هیا نیاشکره کرنه اف دولتا بر بسیار بی قتلیامه باشە ئەمڕۆ امی سر پیاون کرم کبن ئەمڕۆ ڕۆژێکی پشووە بۆ خۆ دەزانی لە ئەوروپا ئەو ڕێپێوانە هەتاوەکوونەی کوێ بەردەوام دەکەن هیچ ناوەندێکی فەرمی فەڕەنسا هەیە ئەمڕۆ بچنە بەردەمی داخوازیەکتان هەبێ هەوڵ ئەv زەتی هەواڵی مەی دیپلۆماسی هەواڵی مەی بکار دیپلماسی دمشینن به دولت و تکلیوان هیا بله هیویدارم ام گلی کرد دعوا راستی دکن دعوا حقیقتی دکن هیا از سودر نده از راستی دنه که نه اشکره کنه گلی کرد ترپیه بسیار ساعتا ایرو ولی بو ایرو براستیج ولی بو گلی کرد براستیج هیا هی پای حقیقتی که هی پای شوپا شهیدی خوبن وش دولت فرانسیا هی حق درسوا بی قتلیامه هی حیا داوی بپرسن بله ایرو ولی بو کو یعنی گلی کرد راستیش خودی شهیدی زد که خودی سروکی خودی شهیدی خودت که باشە تاوەکوونەکەی ئەم چالاکەی ئەمڕۆ بەردەوام دەبێت مفهم نکره هەوڵ ببورینن تاوەکو کەنگێ ئەو چالاکەی ئەمڕۆ دەوام دەکا ئیرۆ بەڵێ ئەم نەها ڕێدانە ئەم مەشەمە هەیە دەرکۆمەلە مەی عمد کایا دچن هیا جبرکو ایرو هنه گوری ساعت ما ساعت 11 ما دست بکره جبرکو تکنیک یعنی ترین سانکی همون دولت راسی هم دویژن دولت بر پرسیار وی اف دولت فرانسیا قتلیمه این ایرو دا خویا اوسانه جبرکو ایرو همون ترین و مترو هر تشت هاتا گرتنه ملت ما دیسا جبر خدا به مشاج به پیاج جمال اقداکتن انا مشا خود درنگ دست بکر جبرکو مگو 11 اما گوری صحتا کو حوال هات نشهید کرنه دنازده را 11 و 12 بکیش نکومله چیه که حوال قتل کرنه مخابن ام درنگ بچن چونکی ترین و مترو تنبو ملت ما درنگ هاتم گیشنه ساعت یکی دست بکر انا هم 5 دقیقه شونده ام بر کومله نه کومله ما عمد کایا جی حوال هات نقتل کرن بله دنیایەک سپاس بۆ بەشداربوونت خەزەل مامادۆف ئەندامی تەژەکەی ئەوروپا سپاس دەرچاوێم وەرە سەرگرتن حقیقت و عدالت ji bo militanên Kurd ên maqdûrê êrişa terorê حقیقت و عدالت di salvegera Komkujeyên Parîsê de em ji bo ronî û adaletê dimeşin
اگر کمکوژا پیشی یا 11 سال بره هاتبا زلال کرن کمکوژه که دن بگ ندهد. ام بانک لدولت فرانسا دکن. جبو کمکوژی ده تاریه ده نمینن. جبو گاوین بر بچاف بین آویتن. بله بارزان وکوی که غزل مامادوف اندامی تجکی اروپاش باسی لوکر که امرو تاو کنه ناو بردم ناوندی هنری احمد که دچن لو شوینه که کامل کوجکی تدا رویدا که تدا سالگ لباو پیش ابینگویی و میرپرور و عبدالله کزل اندامی ناوندی هنری احمد که تدا شهید بون تاو کنه او شوینه دچن و باسی لوکر که حساب لدولة فرنسا دخوازن سرباری کامل آستنگی که بوی دروست کردن بلام آزادی خوازان بدم داوکی هم که جدکی اروپا و چون هم وکو هالوستک و برپرسیاریتی که خوشیان برانبر به هر دو کامل کجیه کم و دومی پاریس امرو لشقا مکان بون و آماده بون. Fransa'da böyle katliamlar oluyorsa Fransa devleti de veyahut da Fransa tarihinde de hukuka bağlılığın var olduğu söyleniyorsa o zaman bu katliamın açığa çıkarılması gerekiyor. Yoksa Fransa töhmet altında kalır. دەمەوێت سەرنجتان بۆ نامەی شەڕوانێکی ئینتەرناسیۆناڵس کە بۆ ئەڤین و باگەر نووسراوە ڕابکێشم لە مەراسیمیاتکردنەوەی شەید باگەرن و ژیاندا لە ئەڵمانیا نامەی شەڕوانێکی ئینتەرناسیۆناڵس لە ڕۆژاوی کوردستان کە باس لە شەید باگەر و شەید ئەڤینگۆیی دەکا و بە گەردەلوولی شۆڕش ناوی دەبا خوێنراوەتەوانێ هەفتەی ڕابردوو مەراسیمی یادکردنەوەی بۆ شەید باگەرن و ژیان گەریلا ئینتەرناسیۆنالیستی ئەڵمانی بەڕێوەچوو کە چواردەی کانون یەکەمی 2018 لە رێمەکانی پاراسی مەدیادا شەید بوو لە مەراسیمەکەدا نامەی شەڕوانێکی ئینتەرناسیۆنالیست لە ڕۆژاوی کوردستان لە تێکۆشاندا خوێندرایەوە کە باسی شەید باگەر و هەروە شەید ئەڤینگۆیی کرد کە ئەمڕۆ ساڵەتی شەید بوونەکەیەتی دەقی نامەکە بەم جۆرەیە من تەواوی نامەکە ناخوێنمەوانێ بەڵام کورتەیەک لە نامەکەتان بۆ باس دەکەم بەم جۆرە دەستی پێکردووە لە خۆشەویستی و گەردەلوولەوە کانونی یەکەم مانگی شەیدانە هەروەها مانگی سەرما مانگی تاریکی و مانگی وچانە مانگی کانونی یەکەم بوو کە دوو ڕۆحی جوان لە ئێمە ڕۆشتن هەردووکیان میلیتانی یەک خەبات بوون هەردووکیان هونەرمەندی ژیان بوون کە بە خەشەنگی لە خودی ژیان و هەر کەسێک نزیک دەبوونەوە کە پێیان دەگەشت هەردووکیان دوو سەماکەری کارامەی سەمای سربەست بوون لە حەقیقەتێک دەگەڕان کە لێوان لێبوو لە خۆشەویستی بۆ ئازادی هەردووکیان لە گەشتی گەڕانێکدا بوون لەگەڵ ئامانجەکانیان کردبوونی بە یەک جەستە کوردوتانی وەک کلیل و کێلون ببوون بە یەک ئامان سەرتاپای هزر و کردار وتار و ڕامانیان بوونەتە خودی شۆڕش هەردووکیان هێز و زێکی بێکۆتا بوون بۆ هەوڵدانێکی ئەبەدی بۆ پەروەردەکردن مەشق و ڕاهێنان فێربوون پرسیارکردن لێکۆڵینەوە و گفتوگۆکردن ئافراندن گۆڕانکاری داڕشتن پەرەپێدان وا لە بەشێکی نامەکەدا باسەوە کراوە کە چەندینەوە لە نێوان ئەواندا هەیە کاتێک ئەڤین خۆشەویستی لە ساڵ 1970 لە ڕزەکانی هێزی گەریلادا چۆن ناو خەباتێکی ئەبەدی باگەر گەردەلوول لە هەمان ساڵدا لە دارستانە دێرینەکانی ڕۆژهەڵاتی ئەڵمانیادا لەدایک بۆ دوجار خوان لە یەک ڕێگادا بینی و هەردووکیان دەستیاندا بەرجەستەکردنی باکانی مرۆڤایەتی و لە ملیتانێکی بزاوتی پارتیکرەکانی کوردستان لە نەرایەتی دەکرد و باسی لەوە کردووە کە ئەڤین کچی بۆتانە کە دڵی دێرین و زیندوی میزۆپۆتامایە و باگەر کوڕی ئەڵمانیای ڕۆژهەڵاتە کە هەر کەسێک کەسایەتی و ژیان و کارەکانیان بناسێنێت سیمان شۆڕشی داهاتوش دەناسێنێ و شۆڕشی داهاتوو کە لە مێژووە بە ئاوازی لاوانەوەی منداڵانی کوردستان لەم هەرێمە کە منی لێم ئەوان کە لە تەکی گەورە بەدەم دەبن ئێسەر ڕێتمەکانی لە دارستانە منداڵە منبووەکانی خۆراوای ئەم جیهانەش دەنگ دەدەنەوە دامەکە زۆر بە وردی و دوور و درێژی باسی لەوە کردۆ بە زمانێکی ئەدەبی جوان داڕێژراوە و لە کۆتاییدا دەڵێت بێگومان گەردەلوول واتە باگەرێکێک بوو لە خوێندکارە بە ئەمەکەکانی ڕێبەراپۆ خۆشەویستی ئەڤینی شێکێک بۆ لە ئازاترین میلیتانەکانی ڕامان و کردداری ئەو شتانن کە ئەم شۆڕشەی ئافراندووە ئەو هەواڵانی وەکو ئەوان بوون کە ئەو دنیای بەرجەستە کردوە ئەوان نیشانمان دەدەن کە چۆن خەونەکان دەبن
بەڕاستی و لە کەوتاییدا دەڵێ ئەبین و باگەر ئێوە خۆشەویست و گەردەلولی شۆڕشەکەمانن بیرەوەرەکانی ئێوە بۆ واتای سەرکەوتنمان دێ بەمرێ فاشزم بژی پێکەوژانی شکۆمەندانی گەلان بژی ڕێبەر ئاپۆ 14 کانونیەکەمی 2023 نووسراوە دەتوانن درێژەیەم نامەیە لە هەردوو ئاژانسی ڕۆشنووزوو و ئاژانسی فرات نووزدا بخوێنەوە. شهید ئەبین بەر هەر چار پارچەی کوردستانێدا شەهید کرد. جگە لە پاریس لە ئەمستردامیش شەهیدانی پاریس ئێستا ڕێپێوان دەستی پێکردۆ بە وێنەی ساکینە جانسس شەهیدانی کۆمەڵکوژی یەکەمی پاریس و ئەڤین گۆیۆ میرپەروەر و عەبدوڵڵا کزل لە ئەمستردامیش بە هەمان شێوە ڕێپێوانی ئازادی خوازان دەستی پێکردۆ جگە لە پاریس بە هەمان شێوە ئەمان ئاماژەمان پێدا کە ڕێپێوانی گەورە ئەمڕۆ لە فەرەنسا لە پاریسی پایتەختی فەرەنسا بەڕێوە دەچێت هاوکات لە شاری سلێمانیش با بیرمان نەچێت کە بە دروشمی ئازادی ڕێبەر ئاپۆ زامنیەکێتی نەتەوەی و سەرکەوتنە لە چوارچێوی چالەکەکان بۆ چالەکەکانی ئازادی بۆ ڕێبەر عەبدوڵڵا ئۆچەلان ئەمڕۆ لە شاری سلێمانیش بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە ڕۆشنبیر و کەسایەتی و لایەنە سیاسیەکان بە دروشمی ئازادی ڕێبەر ئاپۆ زامنیەکێتی نەتەوەیی و سەرکەوتنە لە شەقامی سەهۆڵەکەی شاری سلێمانیەوە بە وێنەیەکی گەورەی ڕێبەر ئۆجەلان و هاوکات هەر تاکێک لەو ڕێپێوانان ئەتوانین بڵین ئەو کەسانی کە ڕێپێوانەکان ئەنجام داوە وێنەیەکی ڕێبەر ئۆجەلانیان بەرز کردوتەوانێ داوای ئازادی ڕێبەر ئۆجەلان دەکەن لە چوارچێوەی ئەو چالاکیانەی کە بەڕێوە دەچێوەکو ئەمەژەم پێدا بە دروشمی ئازادی ڕێبەر ئاپۆ زامنی یەکێتی نەتەوەیی و سەرکەوتنە هاوکات لە ئەمستردام واتە لە هۆڵەندا و لە پاریسیش بە هەمان شێوە ئەمڕۆ چالاکێکی زۆر بەرفراوان بەڕێوە دەچێت بۆ هەردوو شەهیدانی کۆمەڵکوژیەکەی پاریسدا بڕیاریشە تاوەکو درنگانێکی ئەمڕۆ بەردەوام بێت تاوەکوێ ناوەندی هونەری ئەحمەدکایە لەو شوێنەی کە کۆمەڵکوژیەکەی تێدا ئەنجام درا بەڕێوە بچێت و دواتریش وەکو ئەوەی کە میوانان و ڕۆژنامەڤانانیش ئاماژیان پێدا کە ئەم شەویش تاوەکوێ بەری بەیان وەکو ئێشک گرتنێک لە ناوەندی ئەحمەدی هونەری ئەحمەدکە ئێشک دەگرن مۆم دادەگرسێنن بۆ ڕۆحی پاکی شەهیدانی کۆمەڵکوژیەکەی پاریسدا ئەو دەنگانەی کە گوێتان لێتی ئێستا ڕاستەوخۆ لە ڕێگەی ڕادیۆی دەنگی گەلەوە دەنگی هوتافی جەماوەرە ئازادی خوازان و گەلەی کووردە لە هەموو لایەکی جیهانەوە دێ بۆ ئیدانەکردنی ئەو کۆمەڵکوژەی پاریس داوا دەکەن کە حکوومەتی فەرەنسا کەیسی هەردوو کۆمەڵکوژیەکە هەم شەیدانی پاریسی یەکەم هەم شەیدانی پاریسی دووەم بەڵا ڕێدا نەبا لە بەرەوەی گلەی ئەوە دەکرێت لەلایەن گەلی کوردەوە کە ئەم دۆسەیە لەلایەن حکوومەتی فەرەنسا و نادرێتە دادگا تاوەکوێ دادگا بە ئەرکی خۆی هەڵنەسێ دەمەوێت سەرنجتان بۆ لە دوانێکی ڕێبەر ئاپۆ ڕابکێشم ئەو کاتەی کە لە دوای شەهید کۆمەڵکوژی یەکەمی پاریسەوە کە ئەنجام درا ڕێبەر ئاپۆ لە 23 شوباتی 2013دا پەیامێکی بڵاو کردەوە و باسی لەوە کرد کە ڕووداوەکەی ساکینە سەر لە شێواوێکی زۆری لێکەوتەوە و ساکینە نوێنەرایەتی ئاشتی لە ئەوروپا دەکرد هێشتا کۆمەڵکوژیەکە ڕوون نەبووەوە ئەگەر نەکوژرابان با ساکینە ڕووداوێکی زۆر تاریکە هێشتا کوتەداکە بەردەوامە ڕێبەر ئاپۆ باسی لەوە کردبوو کە هەرگیز مەچۆ بۆ شوێنێکە بەرگری لە خۆت ئامادە نەکردبێ ئەگەر یەک جار لێت یاندایت ئەگەر نەتوانی دەجار لیان بدەی مەڕۆ متمانە بە دەوڵەت مەکە دەزانن ئەحمەد تورک دوو جار لێی دراوە جارێک لە سامسۆن و جارێک لە ئیزمیر ئەوەی بە ساکی نەکرا دەکرێت بە هەمومان بکرێت ڕێبەر ئاپۆ لە دوای کۆمەڵکوژی یەکەمی پاریس کە بەرامبەر بە هەوا ساکینە جانسس کراوە ئاماژەم پێدا لە 24 حزەیرانی 2013دا لەو پەیامەی کە بڵاوی کردو باسی لەوە کرد دوایین قوربانیانی گلادیۆی نوێ بریتیە لە ساکینە جانسس فیدان دۆغان و لەیلا شایلمەز
پەیامەکە بۆ ئێمەیە ئەمەیە پارتی بەم شێوەیە چارەسەر دەکرێت کوتەدای نۆی بانەمار کوتەدایەکە بۆ تەواوکردنی پرۆسەکە کۆمەڵکوژەکانی مادی ماک و باش باگلار و کۆمەڵکوژیا و شەوەکان دەرەنجامی ئەو دیدگایی CIA کە سیاسەتی سەرکوتکردنە وا ڕێبەر ئاپۆ باسی لەوە کردە و زۆر پلان دانراوە بۆ من هۆکاری شەڕەکە بووە تیرۆرکردنی ساکینە بۆ ئێمە جددیترێکە لە تیرۆرکردنی شازادەی جێنشینی نەمسا لە جەنگی جیهانی یەکەم لەم هەلوو مەرجەدا جگە لە من کەس نەیدەتوانی لەو شەڕە ڕزگاری بێت چونکە هەموو ئەمانم بینی هەرچەندە سەخت بوو بەڵام بەردەوام بوو لەو کارە و لێرە ئەنجامی دەدەین ئەمە پامی ڕێبەر ئاپۆ بوو ویستم بەبیرتان بێنمەوە کە لە دوای کۆمەڵکوژی یەکەمی پاریس لە 23 شوباتی 2023 بەگوێی سەرجەم ئازادی خوازانی چرپاند. بێ سەرغەبوون ئازادی ji بۆی سەرغەبوون ئازادی بێشەر ڕۆژێکێ قبول مەک باوەڕ بکن چێتبە ئاژ باوەڕە خواستن ji بۆی ساڵێ وا ساڵێ شەرڤایە رادا دێنە کۆتایی هاوکارانم دواتر لە بەشی کرمانجی بەردەوام دەبن بەمێنن بەخێر.